هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشەڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان. کامەرانم کە لە درێژەی بەرنامەکانمان یان زنجیرە بەرنامەکانمان دەربارەی زەمبیلەی خێزان کە ئێستا لە تەنیشتیەوە ناونیشانەکانی دەرەکەوە بۆتان ئەگەمەوە خزمەتان. پاشەوەی کە هەشت هەڵقەی سەرکەوتومان پێشکەشکردە ماڵکەیە ئەڵقەیەکی نوێ و دەربارەی بابەتێکە بۆ هەمووتان گرنگە وەک خێزان کە بریتە لە پوکانەوەی ئێسک. پوکانەوەی ئێسک چی و چۆن لی تێبگەین؟ ئەمەی کە لە بەردەمی منە هەمووتان نەزان کە ئەو پەردانێک کە پێوتێ پەردەی زێبرا. پەردەی زێبرا کونی بچووک بچووکی تایە. هەندێکمان هەیە کونەکانی کە لەم ڕوونایە دیارە، هەندێکیان هەیە کونەکانی لێرە گیراوە کەمتر دیارە. ئەمەی بەتەنیشتی منیشەوە دیوارە. ئێسکی مرۆڤ لە دیوار ناچێت، چونکە دیوار هیچ کونیکی تیان نییە، بەڵکو لەم پەرداناچێت کە کونی وردوردی تایە. بەڵام ئەگەر هاتوو لەگەڵ بەرە و سەرەوە چوونی تەمەنە مرۆڤ وەرزش نەکات و ستایلی ژیانی باش نەبێ و خواردنی باش نەبێ، ئەو کاتە لە باتووی بەم شێوەیە بێ چی لێ دێت؟ بڕی کونەکان زیاترە بێ. ئێستا تەنها ڕووناچەکە زیایی کرد بۆ لەبەرەوەی کە ئەم دوانەمان خستە پشتی یەکتری کە کونەکان زیاتر بوو، چونکە قاوە یەکە ڕووناچەکەی پێاتێ ناپەڕە. لەبەرەوەی کە کونەکان زیاتر بوو ئەو کاتە ڕووناچی زیاترێتە دەرەوە، بێتە ژوورەوە. لەگەڵ بەرەو سەرۆچوونی تەمەنیشە ئەگەر بێت و فشەڵبوونی ئێسقان زیاتر بێ، ئەو کاتە کێشە بۆ مرۆڤیش زیاترە بێ. بە شێوەیەکی گشتی پوکانەوەی ئێسک یەکێکە لەو نەخۆشیانەی کە ئابەم شێوەی کە تۆ پەردەکا بینیت و ئەی جوڵێنی ڕووناچێکە ئاگۆڕێکە موزیاکە لە لەشی مرۆڤ بەم شێوە دەرناکەوێت، بەڵکو یەکێکە لەو نەخۆشیانی کە پێوترێت نەخۆشە بێدەنگەکان. بە شێوەیەکی گشتی ئەم نەخۆشیە لە شکانی ئێسکەوە دەرەکەوێت. ئێسکی حەوز بێ، ئێسکی مەچەک بێ، بڕبڕی پشت بێ، یاخود هەر بەشێکی تری لەش بێ، تەنانەت پەراسوش. لەبەرەوە تێگەیشتن نەخۆشی زۆر گرنگە، بوونی زانیاری زۆر گرنگە دەربارەی. ئێمە شۆک ئەزان هەمیشە بە زۆرترین زانیاری و بەرزترین تەکنیک و ئاسانترین شێوازە لە خزمەتتانین. ئەنیمێشنیشی کورتە بینین دەربارەی پوکانەوەی ئێسک و پاشەوە گەڕێمەوە خزمەتتان بۆی کە دەست پێم بە گفتوگۆ دەربارەی ئەم بابەتە و لە شوێنە جیاوازەکانی کوردستان و فیچەرمان دەربارەی ئەو زانیارە ئامادە کردو کە بێەوە گرنگن لەگەڵ من. پوکانەوەی ئێسک یەکێکە لەو نەخۆشیانەی کە تووشی ئێسکە بێت و ساڵانە و لەسەر ئاستی جیهان دەبێتە هۆی 8.9 ملیۆن حاڵەتی شکاوی ئێسک لە ژنان و پیاوانیشدا. لە هەموو سێ چرکەیەکدا حاڵەتێکی شکاوی بەهۆی پوکانی ئێسکەوە ڕوایەت. پوکانەوەی ئێسک حاڵەتێکی تەندروستیە کەواکات ئێسک لاواز بێت و ئەگەری شکانی زیاتر ببێت. ئێسکەکان ئەوەندە ناسکە بنەوە کە لەوانەیە بەهۆی پژمەیەکەوە یان بەهۆی پاڵێکی سووکەوە بشکێن. ئەگەرە پرسیت بۆچی زۆر گوێت لە ناوی ئەم نەخۆشیە نەبووە، ئەوە کرێت یەکێک لە هۆکارەکانەوە بێ کە ئەم نەخۆشیە بێدەنگە و درەنگ پێی دەزانرێت و دەستنیشانەکرێ، لەبەرەوەی ناتوانیت هەست بە پوکانەوەی ئێسک بکەیت و ببینیت. بۆیە هەر بە دەستنیشان نەکراویە مێنێتەوە تا ئەو کاتەی ئێسکێ گەشکێت. ژنان و پیاوانیش هەردووچیان مەترسی توشبوونیان بەم نەخۆشیە هەیە. ئەو ژنانەی لە تەمەنی ناومێدیدان مەترسی توشبوونیان زیاترە. لە کاتی شکانی ئێسکیاندا ئەوە 5 جار ئەگەری زیاترە کە لە ماوەی ساڵێکدا ئێسکی تریشان بشکێت. ڕێکخراوی تەندروستی جیهانی نەخۆشی پوکانەوەی ئێسکی بە یەکێک لەو نەخۆشیانەدانەوە کە پێویستە گرنگی زیاتری پێ بدرێت، لەبەرەوەی زۆرینەی ژنان لە دوای 6 مانگ توشبوونیان بەم حاڵەتە هێشتا ناتوانن چارەسەری پێویست وەربگرن. هەموو کەسێک پێویستە ئەو هۆکارانە بزانێ کە بنە هۆی توشبوون بەم نەخۆشیە بۆ ئەوی بزانیت تا چەند ئەگەری توشبوونت هەیە بە پوکانەوەی ئێسک. لەو هۆکارانەی کە پێویستە لە بەرچاو بگیرێن بریتین لە بوونی حاڵەتی شکانی ئێسک لە تەمەنی لاویدا، هەڵکشانی تەمەن، کەمی چڕی کانزا لە ئێسکدا، هەبوونی حاڵەتی شکاوی حەوز لە دایک و باوکدا، کەمی کێشی جەستە، جگەرە کێشان لەوانەیە بیست بێتێک کە ڤیتامین دی و کالیسیۆم و وەرزشی بەرزکردنەوەی قورسایی بەسوود بن بۆ بەهێزکردنی ئێسک. ئەوە ڕاستە، بەڵام بۆ کەسانێک کە تووشی پوکانەوەی ئێسک بوون لەوانەیە ئەو هۆکارانە بەس نەبێت بۆ ڕێگریکردن لە حاڵەتی شکانی ئێسک. پوکانەوەی ئێسک و شکانی ئێسک بەشێکی ئاسایی نین لە هەڵکشانی تەمەن. ئەگەر تۆ ژنێکی لە تەمەنی ناومێدی دایت، ئەوە مەترسی توشبوونت بە پوکانەوەی ئێسک زیاترە و پێویستە ڕاوێژ بە پزیشکی پسپۆڕ بکەیت بۆ دانانی پلانێکی گونجاو بۆ تەندروستی ئێسکەکانت.
بۆ قسەکردن دەربارەی کێشەکانی پۆکانەوەی ئەسقان ئەگەرچی پسپۆرمان زۆرە بەڵام کەسێک کە بەڕاستی لە ناو کارەکایە و کە خزمەتی دایان و سەدان پیا و ژنی ئێماکایشێکە لەوانەیە کە خەڵک وازانێ دایکمە ئەگەرچی لە ڕووی بایۆلۆجی و دایکم نییە چکە من دایکم ناوی مامۆستا چیمەنە بەڵام ئەم دکتۆر چیمەنە کە دایکی من و سەدان پزیشکی تریشە لە بەرەو خزمەتانی کە بە ئێمە و بە چارەخوازەکانمان یەکە دکتۆر چیمەن بەخێری وە کورسات زۆر سپاس دەکەم لێرە شۆتۆ بە دایکی منی لە ڕووی ئەلامی سپاس بۆ تۆ مەمنون دکتۆر لە مەسەلەی پوکانەوەی ئێسقانە کە جەناب زۆر لە من شارەزاتری تو مامۆستای هەمومانی هەمیشە باس لەوا کرێت کە ئاڵێ ئەم نەخۆشیە بە شکان دەرەکەوێت ئەوەی کە لەناو خەڵکە لە هەمووی باوتر و بیستراوترە شکانی ئێسکی حەوز یاخود پێڵەن ئێسکی سمت یان جومکەکەی ناو سمتە بۆچی ئەم نەخۆشی هەتاوەکو نەشکێ دەرناکەوێت ئێسقانەکە تا نەشکێ دەرناکەوێت باڵێ خۆی جارێ بابزانین پوانی ئێسقان چییە؟ پوانی ئێسقان بریتیە لە فشەڵبوونی ئێسقان ینی ئێسقانەکە تۆموتۆڵی خۆی لە دەزەیان خۆی ئێسقان بەچی مەشهورە بەوەی بارستایەکی هەیە و تۆموتۆڵە بەم تۆموتۆڵیە بەرگەی هەموو فشارێکەگرێ هەرچ کاتێ ئەم تۆموتۆڵیەی نەما ئەو شوێنانەی کە فشاریەکەوێتە سەر بە ئاسانی هەشکێ یەکێ لەمانەی کە وەک بەڕێزە دوتر زۆر بە ئاسانی زۆشکێ لە پیاوانە سمتە ینی ئێسقانی تۆپی سمت بە زملەکەی سەرەکەینا لە ئێمە بڕبڕەکان و مەچەک مەچەک و بڕبڕەکان بۆ لە ئافرەت زۆرترە چکە ئێمە زووترەی گرین و چالاکترین پیاوان درەنترەیگرن عادەتەن بەهۆی کەوتنەوە ینی تۆ تا پیرتر بی باڵانست کەمترە چاوت کەسترە بێتواناتری لەبەرەوە زۆربەی با بڵین داتاکان ئەڵێن شکانی مەچەک و پشت کە سەلامەتترە ینی عاقیبەتەکەی باشترە لە ئافرەتانایە لە پیاوانە ڕان زۆرترە و هۆکارەکەی بۆ بێتوانابوونی ئێسقانەکە و فشەڵبوونی خۆی پۆرۆسز یعنی کونکونبوون بەڵێ بەس کون نابێ خۆی وەکو شەبەکەیەک وایە زۆر سفت و تونگە ئەو بۆژە بێ کە بۆش بوو بارستایەکەی کەمە بێتەوە و بە ئاسانی ئەقوپێ و ئەشکێ بۆ نمونە هەر لە مەسەلی بڕبڕاکە ئاماژەت پێدا ئەوەی کە لەناو خەڵکا پێوتری ئینزیلاق یان داخزانی بڕبڕەکان ئەمە نەخۆشیەکە کە ڕۆیەک نەخۆشەکەس بە ئازارەکە قاچی سڕە بێ ئەو کاتە ناچارە چێ بەدوای پشتی ئێشەیە چێ بەدوای چارەسەر ئاگەڕێت و چارەسەر پیاکە بەڵام وەزم فشەڵبوونی ئێسقانێکی کە نەخۆشیانێکی ناوەندرێت لە زانستی پزیشکیە بە نەخۆشی بێدەنگەکان ڕاستە سەیلەنتە زۆر بۆچی دەنگینی ئەم نەخۆشیە بۆ هەتاوەکو لێو نەقەومێ نازانینیتە لەبەر ئەوەی وەک پێمەتی پێکاتەی ئێسقانەکە تێگەچێ ئێمە لە ئینزیلاقان بە میکانیکی جۆڵەیەک دروست دەکەین کە فشارە خاتە سەر دەمارەکان تاوان ئێمە زانین ینی ئەوەی کە بەرپرسە لە هەستکردن بە ئازار دەمارە ڕاگەیاندەکان سێنسەری نێرڤە ئەمە سنسەری نێرویتیانە ینی با بڵین هەستە دەمارەکان لە بڕبڕەکان نییە بڕبڕەکە یان بڵین هەر ئێسقانێکتر وەکو بلۆکێ وایە تاکە هەستیاری لە پەردەی سمحەقەکە هەیە پەردەی سمحەقەکەشی چی لێنایە کە بەشی دەرەوەیە پێکاتەکانی ناوەوەی کە هیچ هەستێکی تیانێ بریتین لە چی بریتین لە پرۆتین و کانزا و کۆلاجینەکان ئەمانە کەمە بنەوە کە کەم بوونەوە پچکۆلا بنەوە لەبەرەوە تۆ هەست بە هیچ ناکەی تاکە هەست بیکا کەسەکە یان ئەڵێ باڵای بچووک بۆ تۆ یان ئەڵێ قۆڵی کراسەکەم درێژ بووە یان ئەڵێ پانتۆڵەکەم درێژ یان پشتی تۆزێ قەمور بووە لەبەرەوەی گۆڕانکاری لە پێکاتەکەیە ینی با بڵین فشەڵ بووە هیچیش نییە لێەوە سیگنال بنێرە بڵێ ئەوە خەریکە شتێکە قاڵە بەڵێ چکە هەستە دەماریتیانی هەر فەقەرەکە وردە وردە فشەڵە بێ و پچکۆلا بێتەوە ینی کوتلەکەی نامێنێ ماسەکەی ینی تۆڵەکەی هەر لە مەسەلەی پیاوژنە کە ئاماژت پێدا لە ژنا فەرمووت لە مەچەک و لە بڕبڕی پشتا دەرەکەوێت لە پیاوانە زۆرتر لە هەمووی ڕۆیە بە ڕێژەکە کە جیاوازیە بەڵام هەروەکو خودی ڕەگەزەکە مێ نێر زۆر نەخۆشیمان هەیە کە لە مێ زیاترە تاکو لە نێرە بۆ نمونە پیاوژن مەمکیان هەیە بەڵام لە سانە و هەشتی شێرپەنجی مەمک لە ژنانە دەرەکەوێت و لە سا دویان لە پیاوانە دەرەکەوێت بۆ نەخۆشیش وەکو پوکانەوەی ئێسقان دەرکەوتنەکەی لە ژنانە زیاترە لە پیاوانە دروستە؟ بۆ زیاترە؟ یەکەم گۆڕانکاری هۆرمۆنی ئێمە زۆر زیاترە لە هی پیاوان ئێمە سۆڕی مانگانەمان هەیە مناڵبوونمان هەیە شیرەیەین ئەمە یەک دوو پێکهاتەی ئێسقانی ئێمە هەر لە خواییەوە
لاوااسترە لە هی پیاوان نەک لە با بڵین کەمیەتی پرۆتین و ڕیشاڵەکان ینی ئێمە ناسکترین بۆ چکە ئێمە ماسوولکەی بەهێزمان نییە ئیشی قرس ناکەین یەکێ لەو شتانەی کە ئێسقان تۆم و تۆڵەکە و هی پیا و بە قووەترا پیا و جوهدی عەزەلیەکە ینی ئیشی بە قووە دەکا ئێمە ئیشەکانمان ناسکە لەبەرەوە ماسوولکەی بە قووەتمان نییە چەوریمان زۆرە لەبەرەوە هەتا فشار لەسەر ئێسقانەکە زۆرتر بێ بە ماسوولکە ئەوە ئێسقانەکە بە قووەترە بێ بەس ئێمە ئەمەمان کەمتر ینی ماسوولکەمان کەمە و چەوریمان زۆرە دوو زۆر ئیشی گورج و گۆڵ و با بڵێن ئەوەی کە قووەتی تیان نایکەین سێ گۆڕانکاری هۆرمۆن لە ئێمە زۆر زۆرە. بەڵێ باشە گۆڕانکاری هۆرمۆن زۆر زۆرە جوڵەتان لە چاو پیاوانە کەمترە جوڵەمان هەیە بەڵام جوهدمان کەمە ینی باڵێ شتی قورس هەڵناگرێت ئەگینا ئێمە زۆرت لە ئێوە جوڵین هەرەوەشە سەبەبی و ئێمە تەمەنمان لە ئێوە درێژترا ئێوە نیە پیا ڕسک زیاترەکە زیاتر هیلاکە بێ و زیاتر بە ژیانەوە کۆڵ هەڵەگرێت وەڵاهی دراسەکان ئەڵێن ئافرەت جوڵەی زۆرە بە جوڵەی لەسەر خۆ ئێوە جوڵەی بە قووە دەکەن باشە جا لەرەوە پرسیارەکەم بۆ تەمان دوجار پرسیاریەوەکەی لە مەسەلەی هەر لە خودی ژنانە لە مەسەلەی تەمەنەکەی و لە مەسەلەی سکوزا و لە مەسەلەی بردننی کالیسیۆم لە ناو ئەمانە هەموو ئەو پرسیارامێ بەڵام ئەلێرە ئەمە یەک پرسیاری زۆر گرنگ بکەم ئەگەر بێت و طبعاً پوکانەوەی ئێسقان بەشێکە لە سەرۆچوونی تەمەن بەڵام شەرتی هەرچی چووە سەرەوە لە تەمەنە ئایتر ئێسقانی پوکێتەوە لەگەڵ ئەوەشە بەڵێ لە ژنانە زیاترەوە فەرمووت تاکو پیاوان بەڵام خۆمەرجی هەرچی ژن بوویتر تووشی پوکانەوەی ئێسقان بێ دروستە هاوڕای ڕاستە باش مادام لێرەیە هاوڕایت ئەگەر بێت و دوو خانممان هەبێت هەمان تەمەن هەمان فسیۆلۆژیا کە خۆی لە زانستامە خەیاڵەکە هەردووشیان هەردووشیان ڕێک وەکو یەکتری بن بەڵام خانمێکیان وەرزش بکە خانمێکیان وەرزش نەکە بەتایبەتی وەرشانی کە پێویستی بە فشارە پێویستی بە توندی هەیە پێویستی بە بەرزکردنەوەی قورسایی و تاکو کۆتایەکەی هەیە ئەکرێوان کە وەرشەکە کاپوکانە ئێسقانی کەمتر بێلەوان کە وەرشەکەن بەدڵنیایی چاگەل لە من بپرسی هۆکاری ڕوودانی پوان چییە یەکێکیان کەمی جوڵەیە کەمی جوڵەی چۆن ینی قەزم ڕۆیشتنە وەک بە ڕێزە دوێتێت هەرچ کاتێ فشار بخەیتە سەر ئێسقان تۆم و تۆڵترە بێ و خانەی دروستکەری چالاکترە بێ تەمان لە تەمێنێکە لەبەرەوە ئەگەر تۆ بتوانێت دوای گەشەی بڵێن گەشە تا 30 ساڵە بە ڕێز دەیزانی یعنی گەشەی ئێسقان لە دوای 30 ساڵەوە ئەوەستێ تا 35 ئۆکێ بەس لە دوای 35ەوە پتەوێ و نەتەوێ خانەی دروستکەر زەعیبە بێ خانەی تێک دەرچالاکترە ئەو کەسەی کە وەرزشەکات و ئەو وەرزشانەی وەک بە ڕێزت وتانی فشار بخاتە سەر ئێسقانەکە مەسەڵەن پەتپەتێن خەتخەتێن ڕاکردن شت هەڵگرتن ئەمانە ئەو فشارە قووەت و توانا و هێزەیە بە ئێسقانەکە لەبەرەوە ئەو کەسەی کە زۆر ئێسقانەکانی بەهۆی ماسوولکەی بە قووەتەوە بەکارهێنێت درەنتر و لەوانەیە توژ نەبێ پێچەوانەکەی ئەوەی لایفستایلی هەمووی دانیشتنیانی بە زۆری دانیشە و ئیشەکەی نووسینە و جوڵەی کەمە بەدڵنیایی ئەوە توشترە بێ زووتر و کە تووشی ژەبێت چارەسەری ئەو قورسترە لەوەی تر چکە ئەو نە ماسوولکەی بە قووەتی بڵێنەوەی کە توش بووە نە لایفستایلێکی گورجگۆڵەیە تەوان بە پیری ناتوانین گورجگۆڵ بێگەر بە گەنجی گورجگۆڵ نەبوو شتەمانێکە گورجگۆڵەکەمان زەرورە لە دوای 35 لە دوای 35 پێش بەرنامەکە من و تۆ گفتوگویشی خۆشمان هەبوو لەسەر مەسەری پاسکیل لێ خوڕین بینەرەکان مەزانی چکەمانی کە پاسکیل زۆر لێ خڕۆن جەنابیش حەز لە پاسکیل لێ خوڕینە بەڵام لەبەر هەندێک عادەتی کۆمەڵایەتی خۆت لێ پاراستووە بەڵام ئێستا لە پارێزگایەکی وەکو هەڵەبجە خانوێکمان هەیە کە بەردەوام پاسکیل سوارەکات و وێنەکانیشم نیشان داین ئامۆژگاری کچان و ژنانی ئێماکەی کە پاسکیل سواری بکەن لە دەرەوەی هۆڵەکان لە دەروی ماڵەکان بۆ نمونە پێی بڕۆنە سەر ئیش و بێنەوە بۆی کە لە دوای تەمەنی 65 و 70 ئێسکان نەپوکێتەوە زۆر بەس ئەمە بێ ینی بە ئامۆژگاری من نابێ ئەبێ تەوعیەیەکی وابێ بە کۆمەڵ کە بەلایەوە ئاسایی بێ ینی من بە مناڵی پاسکیلم نییە خوڕی ئاسایی بوو بەزی سەلام ئاساییان چکە کۆمەلگا زۆر بیری گۆڕاوە لەبەرەوە بەدڵنیایی یەکێ لە ئیرۆبیک ئەکسەرسایزەکان کە ئێمە دائی مەڵی نەکرد بۆ پوانی ئەسقان بۆ فایبرۆمایالجیا ها نەخۆشی فایبرۆمایالجیا زۆر شایعە بۆ دڵ با بڵێن جەماعەتی نەخۆشی دڵ ئیرۆبیکە ئیرۆبیک یان ڕۆشتنی پێ یان پاسکیلە و پاسکیل زۆر باشترە خاصەن بۆ قاچ و قول و با بڵێن فشارەکەی زۆرتر لەبەرەوە بەدڵنیایی بەزەمە بێ ئیشی لەسەر چاو ئەوەی تر داواکاری خات و دکتۆرە
من دەستا چاویشی لەسەرەکەی لە دەستگای میدیای کورسات کە کچان وژدانمان زیاتر لە جاران پاسی لێ خوڕم کێژە فەرمی من لە خزمەتتانە بەسەر چاو جنابی شەرف داوەتم کردی لە خزمەتتان هەبەتە لەوانە ڕۆژە لە ڕۆژان دکتۆر چمن بێ کۆبینێکی کڵاوێکمان لەسەر پاسکی لێ خوڕم بێکەوە جگە لە وەرزشانەی پاسکی سواری کە زۆر گرنگە بۆ کچان وژدانی ئێمە بۆ خوشکان و دایکانمان بۆ خێزانەکانمان هەڵبەت کە من ئەڵم کچی خۆم و خوشکی خۆم و خێزانی خۆم پێش هەموو کەسێکی ترم وەرزش توانێ بکات بەڵام جگە لەوانە شەندێک وەرزشێک لەنەوە هۆڵەکان ناکرێتدا لە پامنێرەکانمان کرد لە تۆڕی پامنێرەکانمان لە کوردستان کە راپۆرتێکمان دەربارەی ئەو بابەتە بۆ ئامادە بکەن یاخود فیچەرێک بزانین ئەو وەرشانە چین کە لەناو هۆڵەکان ئەکرێ خانمان و پیاوانیش بیکەن و ماسوولکە و ئێسکیشیان پتە بکە بینەریەوە بین و ئەگەڕێنەوە خزمەتتان چکە لە دکتۆر پرسیارم هەیە بزانم ئەو خانمانەی کە مناڵیان بووە لە بەروی کە شیرێن بە مناڵەکانیان و لە کاتی سکاڵە مناڵ کالیسۆمی دایک هەڵامژێ ئەگەری پوکان و ئێسکیان زیاترە بینەرم فیچەرا بین و ئەگەڕێنەوە خزمەتتان بۆ ئەو کەسانی کە ئازاری ماسوولکەکانیان ئێمە کە باسی ماسوولکەکەین سەرەتا هێز و توانە و بەهێزیمان بیر دەکەوێتەوە بەڵام لە ڕاستیدا هەیە سەر ئەوە نییە بەرزکردنەوەی قورسایی بێت هەر یەکێک لە ئێمە جەستەی پێک دێ لە 650 ماسوولکە کە لەسەری وەستاوە کە جۆڵەکان هەریەکە بەدەست خۆمانە جۆڵەی هەستان دانیشتن ڕاوەستان ئێمە کۆمەڵی خۆراکیمان هەیە بۆ ئەو کەسانەی کە لە سەر و 50 ساڵیەوە ماسوولکەکانیان تووشی پوکانەوە بووە یان بێهێزی بووە کۆمەڵی خۆراکمان هەیە یەکەمیان بۆ ئەو کەسانەی کە ماسوولکەکانیان پوکاوەتەوە باشتر پەتاتەی شیرین بخۆن چونکە کالیسیۆم و مەگنیسیۆم و پۆتاسیۆمێکی باش تێدایە و ئاڤاگادۆ کە سەرچاوێکی باشی کالیسیۆمە و سەوزەواتەکان و گەڵاسەوزەکان وەکو سپێناغ بڕۆکلی کەلەرم و شیرەمەنیەکان سەرچاوێکی زۆر پرۆتینیان تێدایە و شووتی و هەمان شت شەربەتەکەی کە ناهێڵە ماسوولکەکان و شک بێتەوە ئێمە ڕێنمایی ئەو کەسان دەکەین کە تەمەنیان لەسەر و 50 بۆ 55 ساڵە وەرزشی مەلە باشترین وەرزشە بەڵام کۆمەڵێک تەمرینی کشانمان هەیە کە لەو تەمەنەدا ڕوو دەکەن هۆڵەکانی لەژدوانی دەتوان ئەنجام بدەن و هەندێک جوڵەی سەرەکیمان هەیە کە لە ماڵەوە بۆ خۆیان دەتوان ئەنجام بدەن ئەو کەسانی کە ناتوان بێنە قاعەکانەوە ئێستا لەگەڵتاندا من چەند جوڵەیەکی کشانی ماسوولکەتان بۆ ئەنجام بدەم ئێمە لێرەوە کۆمەڵێک تەمرینمان هەیە ڕێنمایی ئەو کەسان دەکەین کە ماسوولکەکانیان گرژ دەبێت دەتوان ئەو جوڵە سەرەکیانە لە ماڵەوە بۆ خۆیان ئەنجام بدەن جوڵەی سەرەکیمان هەیە بەو شێوەیە وەستان جوڵەیەکی ترمان هەیە بە هەمان شێوە وەکو پاڵانی دیوارێک بەو شێوەیە خۆت تەوازن دەکەیت و دەوەستیت جوڵەیەکی ترمان هەیە بەو شێوەیە بە هەمان شێوە لای ڕاستمان و کۆمەڵە تەمارینمان هەیە بۆ ئەو کەسانەی کە ئینزیلاقیانە یاخود فەقەراتیانە ناتوان جوڵەکانیان بەپێوە بەڕاوەستانەوە ئەنجام بدەن دەتوان بەو شێوەیە لەسەر زەوی ئەنجام بدەن ئێستاش لەگەڵ چەند جوڵەیەک بن لەگەڵ من بۆ نمونە بەو شێوەیە وەستان بۆ ماوەی 2 بۆ 3 دقە و زیاتریش ئاساییە جوڵەیەکی ترمان هەیە بە هەمان شێوە بەو شێوەیە دەتوان ئەنجام بدەن و جوڵەی ترمان هەیە بەو شێوەیە لە کۆتاییدا هیوای لەشێکی ساغ بۆ هەموو کەسان دەخوازین و ڕێنماییم بۆ ئەو کەسانەی کە گرژبوونی ماسوولکە یاخود پوکانەوەیان هەیە دەتوانن ئەم کۆمەڵە خواردانەی کە لەسەرەوە ئاماژەمان پێدا بیخۆن و ئەم کۆمەڵە تەمرینەی کە ئەنجامماندا دەتوانن لە ماڵەوە ئەنجامی بدەن ڕۆژانە و لە کۆتاییدا هیوای تەندروستی لە شێخی ساغ بۆ هەموو لایەک دەخوازم.
لە بەشێکم بەرنامەکە باسمان لە دەرکەوتنی نەخۆشیەکە لە پیاوان و لە ژنانە کە لەو هۆکارانی کاکە نەخۆشیەکە زیاد کە بە تایبەتی هەر خانم بوون مێی نەبوون ئەگەری پوکانەوەی ئێسکان زیادەکە بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە ئەگەر دوو مێی نەمان هەبێکیان مناڵی بوو بێکیان مناڵی نەبوو بێ ئایا وەکو یەک پوکانەوەی ئێسقانیان تیا بێ دکتۆر چیمەن نەخێر ئەوەی کە مناڵی بۆ زۆرتر معڕازە ئەگەر ئەوەی مناڵی بوو بێ و چالاک بێ وەرزش بکە نەخێر وەکو ئەوەی تروایە باشە یعنی ما بڵێ مناڵبوون سەبەب نییە ئەگەر لایفستایلێکی باشی هەبێ بەس ئەگەر خۆی کەسێکی کەمجوڵە بێ و هەتا مناڵە زۆرتر بێ زۆرتر تووشی پوکانەوەی ئێسقان باش ئەم ئەگەر هی لەبەرەوەی کە مناڵ کالیسیۆمی دایکی ڕاکێشێوەکو خەڵکەڵێن بەڵێ هەر هەموو فسیۆلۆجی لەشت تێگەچێ ماسوولکەکان شلە بێ ینی با بڵێن جەستەت ئیقامەت تێگەچێ عادەتەن ینی بەڕێزیش دەیزانی دوای مناڵبوون مەفروزە وەرزشی تایبەت بکرێ بۆ ڕێکردنەوەی پشت و بچووبوونەوەی وەرگ ئەگەر ئەمە نەکەی و بەهۆی گۆڕانی هۆرمۆناتیشەوە چکە تۆزانی لە کاتی سکپڕیا جۆرە هۆرمۆنێک کە دوای ئەو هۆرمۆنیشی ئەمانەش خۆی کاریگەری هەیە لەسەر خودی ئێسقانەکە لەبەرەوە یەکەم شێوان و شلبوونی لەش بەهۆی ئیلاستینەوە کە ڕەحم گەورەکە ئەمە خۆی لەش فشاڵەکە دوو جۆڵە کەمە بێتەوە چکە قورس دەبیستکت هەیە سێکەم ناڵەکە لەدایکە بێ ببەردەوام ئەگەر شیری بیتێ لەبەرەوە هەم ناڵەکە ئێسقانەکەی با بڵێن کالیسیۆم لە تۆ وەرەگرێ لە سکتا و دواتری شیرێتێ و گۆڕانکاریەکان و وەرزش نەکردن ئەمە هەمووی هۆکارە ئەی چۆنە خەڵک دوای مناڵبوون ورگی گەورە بێت تااقەتی وەرزشی نییە چی عملیاتێکە کاو ورگەکەی بچووکەکاتەوە چاورەکەی لە دەرهێنێت و ڕەکە بێتەوە ئەمانە وڵی ئەمە زانستی نییە بەڕاستی ینی ئەمە کەوتوتە سەر بەس تەجمیلی وشتی دەرەوەی سوودی تەندروستی مستەوای ڕۆشنبیری دایکەکە مادام خی گەورە ینی ئەمە نۆرمال فسیۆلۆجیە کە تۆسکە دەبێ مناڵە دەبێ عینەن ش دەتوانی بیگەڕێنیتەوە بەس بە تۆزێ هیلاکی تر ئێمە قەت ینی تەرجیعی خانمان ناکەین تۆ بڕۆ بە نەشتەرگەری بیکە وەرزشێکی ئاسانی بۆ دانەی بزەوە کاتێکی زۆریەوێ ئەم وەرزشە تەنها بۆ ئۆژنێک کە ورگی ینی زەعیف بێ و بچوو بێتەوە هەر خۆشی سووڕی خوێنی باشە بێت چالاکترە بێ خەمۆکی کەمە بێتەوە یعنی بینینی بۆ ژیان باشترە بێت تێکەڵ بە خەڵەکە بێ بەرەوە ئەمە باڵێن ڕێگایەکی هەڵەیە و بۆ ئەو کەسانەیە کە خۆیان مەبەستیانە بەڵام عیلمیان خۆم و کە زواناکە مانە زۆر کە من کە بەمنەوە خۆیانە پارێزن لەش بوو ینی لە شتێک چوونیان دکتۆر ئەسە دنیا گۆڕاوە زانست گۆڕاوەشت گۆڕاوە لە کاتی دووگیان بوو ناخانمان تاواکەری خۆراکیان هەیە ئەوەی کە ئێوە لە زمانی پزیشکا پێڵەن فود سەپلیمنتس ئەم تاواکەرانە ئەکرێ کالیسیۆم و مەگنیسیۆم و ئارجنین و فۆلیک ئەسید و تاکو کۆتایی بڵین پێکاتی کەنزا و ڤیتامینەکانە هەم لە کاتی دووگیانیا هەیە هەم لە کاتی شیردانە هەیە و هەم لە پاش لێ بڕینەوەی شیرە سەمون خێزانەکەی خۆم بڵین کە دوو مناڵمان هەیە بۆ هەموو سوورەکان بەکاری هێناوە ئەکرێ بەکارهێنانی ئەمانەش یاریدە دەربێ بۆی کە و خانمە کەمتری ئەسپانی پوکێتەوە ئەکرێت بەڵام ئێمە زانین تۆ وەرگرتنی تەنها هۆکار نییە بۆ خۆپاراستن جاری وایە وەریەگری بەڵام نامژرێ مەسەلەن دایکەکە لە کاتی دووگیانەکە ئەڕشێتەوە ڕشانەوەی لەگەڵ سێمانیەکەم ئەشیەتی ئیسیفادەی نییە یان هەر خۆی نەخۆشی ڕوویخۆڵە و کۆلۆنی هەیە بەرەوە ئەمە لە ساسە ستاندەر نییە ڕاستە زۆر باشە بڕێکی زۆر باش ئەپارێزرێ بەزەمە بەسەر هەموو کەسێکە تەطبیق نابێ چکە خواردنی ئۆکەی بەس ئایا مژین و گەیاندنی بە ئێسقان ئەوەش لە ناوەیە دیسانەوەژەکرێ وەرزش یارمەتی دەربێت لە مابەتەشە بەڵێ یعنی جۆڵە و وەرزش و جۆری خواردن و یعنی ناتوانین بڵێ هەرچی ئەمەی وەرگرت شەر نییە توش بێ ناتوانێت بەڵام یاری دەرێکی باشە بێت زۆر باشە ئەی لە پاش تەمەنی سکوزاکە تەواوی کە پێڵەن تەمەنی لێچوونەوە ئەکرێ و خانمانەی کە لێچوونەتەوە بەتە بەتەلۆ تەمەنی 50 ساڵەوە ئەگەری پوکانی ئێسکیان زیاتر لەو خانەی کە لە تەمەنی سکوزایە لەبەرەوەی هۆرمۆنی ئافرەتیان کەمە بێ کە باڵانسی کالیسیۆمەکان لە خوێنە لەبەرەوە ئەگەر لێم بپرسی بۆ ژنان زۆرتر لە دوای 50 توژە بن لەبەرەوەی هۆرمۆنی ئافرەتیان کەمە بێتەوە ئیشی هۆرمۆنی ئافرەت باڵانسی کالیسیۆمە کالیسیۆمیش مەسئولە لە ڕقی ئێسقان لەبەرەوە هەموو ئافرەتێک هەمووی کە لە سۆڕی ماڭانە وەستا ئەگەر ئاگاداری تەندروستی خۆی نەبێ بەدڵنیایی توژە بێ بەدڵنیایی یاریزانەکان ناڵێم یاریزان هەر ئەوەشکە لە دوای تەمەنی 50 ساڵی مرۆڤ لە سایەکی ماسوولکەکانی لەشی ساڵانە لە دەسەیە ئەکری ئەم حاڵەتە زیاتر بکە
بەدڵنیایی چکە لە دوای پەنجاوە قەینا بەس با بڵین هۆرمۆنی ئافرەت نەما وەک بە ڕێزە دوتت هەموو گۆڕانکاریەکانی تریژە بێ و ئێمەی خانمان پێشتر لە ئێوە لەشمان تێگەچێ ینی پیاوانی شەر توژە بن بەس پیاوان دوای 65 هەفتە بەس ئێمە لە پەنجاوە دەست پێکات کە گۆڕانکاریەکان خێران و تەنها ئێسقان نییە ماسول کە لاوازە بێ ئەو سوڕی نائومێدی یان ماوەی نائومێدی ناومێدی لە دووگیان بوو نەک ناومێدی لە ژیان هەر لێ چوونەوەی ئەمە زۆر یانی ئەتوان بڵێم وەکو سیندرۆمێکە نەخۆشیەکە ینی هەر ئەوە نیە بڵێ سۆڕی ماگانن نەماوە ئەو کەسە خەمۆکیەکی هەیە لە پڕ گەرمای بۆیە سەرمای ینی مەرحەلەیەکی زۆر ئیزعاجە بەڕاستی لەبەرەوە ئەگەرتیایە خۆی ئامادە نەکردبێ وەکو نەخۆش حسابە ینی خۆی وەکو نەخۆشە بینێ و ئەمەش کە هەستت کرد تۆ نەخۆشی و بێتاقەتی خێراتریەکە وەک هەمیشە لە چارە بۆمان باس کردوون کە وەرزشکردن داوای هەموو دەردەکانە لەگەڵ دکتۆریشە زۆر باسمانەوە کرد ئەو خانمانەی کە لەسەر و ئەگەر تاکو بوومە 35 ساڵ وەرزشتان نەکردو دەست پێ بکەن ئەگەر بوو بە 50 وەرزشتان نەکردو دەست پێ بکەن هەر تەمەنەکان وەرزش بکەن هەندێک دەرمانمان هەیە پوکانەوەی ئێسک زیادەکە هەندێکمان هەیە ڕێگرە لە پوکانەوەی ئێسک دیسانەوە داوام لە تۆڕی پەیامنێرەکانمان کرد کە فیچەرێکمان دەبەرەی ئەم بابەتە بۆ ئامادە بکەن بینیرە و فیچەرا بین اینجا هەگەڕینەوە چونکە ئاڵەن هەنێجا لە دوای تەمەنی 50 ساڵیەوە بە بەتاقەتی زۆر و بەلاوازی و بەمانە پوکانەوەی ئێسقان دەرەکە ئەگەرچی لە بەشێکەمە باسمان کرد کە نەخۆشیێشی بێدەنگە ئەمە پرسەر دەباری ئەوە لە جەنابی دکتۆر بکەم و پاشەوە باستە دەستی شاکردن چارەسەری شەکەین لەگەڵمانە بن. عادەتەن لە تەمەنێکە کە بەرەو بەرەو هەڵکشانە ڕات ڤیتامین دی و کالسیۆم و ڤیتامینێک لە جسمە کەمەکات تووشی ئێسکە نەرمە و تووشی داڕمان و داڕوخانی ئێسک ڕۆدات جا لەو تەمەنەدا ئینسان بەرەو تەمەنی هەڵکشانە ڕوا بە تایبەت لەو وڵاتانی خۆمانە ئەکەوینە سەر دەرمانی درێژخایەن دەرمانە درێژخایانانی کە ئەبنە هۆی پوکانەوەی ئێسک عادەتەن دەرمانی ستیرۆیدەکانە ئەوانەی دەرمانی ئەوانەی هۆرمۆنی غودە بەکارێنن ئەمە وا ئەکاتە کە ئێسک زیاتر بپوکێتەوە بۆیە لەو کاتانە ڕێنمایی نەخۆشەکانەکرێت پزیشکە بەڕێزەکان ڕێنماییانەکەن کە تاوەکو هەڵ بدەن ڤیتامینات دی لەگەڵ کالسیۆم ئەمانە بەکاربێنن و فەحسی ڤیتامین دی بکەن طبعاً پێش بەکارێنان و بۆ ماوەی 2 مانگ بۆ 3 مانگ هەندێکجار تاوەکو 6 مانگیش ڤیتامین دی ئەبێ بەکاربێنن طبعاً ئەو دەرمانە درێژخایانانەی وەکو هۆرمۆناتی غودە وەکو ستیرۆیدەکان وەکو دەرمانی نەفسیەکان وەکو کاربەمازیپین فینۆباربیتاڵ ئەمانەشە بنە هۆپیوکانەوەی ئێسک جا چارەسەر چییە بۆ وەرگرتنی ئەوەی کە دووبارە ئێسکەکە زنوکەیتەوە و چڕی ئێسک زیاد بکەی پێویستە کات لەو کاتا وەرزش بکەی وەرزش بە تایبەت ڕێکردن و خۆدانە بەرهەتاو عادەتەن بەیانیان و نزیک کاتی ئێواران باشترین کاتە بۆەوەی خۆت دەیتە بەرهەتاو و خواردنی شیر و خواردنی گوێز خواردنی برۆکلی ئەمانە زۆر چاکە بۆ ئەوەی چڕی ئێسک زیاد بکات بۆیە داوا ئەکەین لە ئەو کەسانەی کە عادەتەن دەرمانی غودە هۆرمۆناتی غودە وەرەگرن ئەوانەی کە غودەی بەرز و نزمیان هەیە و ئەوانەشی کە نەخۆشی ئەتوانین بڵێن نەخۆشیە نەفسیەکەن دەرمانی نەفسیە درێژخایانەکان بەکارێن و کاربەمازیپین و پێشتر باسمان کرد وەک فینۆباربیتاڵ بە هەمان شێوە بڕۆن سەردانی پزیشک بکەن بۆ ئەوەی فەحسی ڤیتامین دی کالسیۆم ئەمانە بەکاربێنن چونکە ئەحتیمالی پوکانەوەی ئێسک لەوانە زۆر زیاترە تاوەکو کەسێکی ئەتیادی دەرمانی شەکرە یا خوشتێکی تر بەکاربێنێت چارەسەرکردنەکانی شەوانە بوو کە باسمان کرد ئەبێ لە دوای ئەوەی کە فەحسەکە ئەکات هەستەکە سەردانی دکتۆری پزیشکی ئێسک و شکاوی کردووە بڕا سەردان بکات فەحسەکەی بکات ڤیتامین دی ئەگەر کەم بوو پێویستەکە ڤیتامین دی وەربگرێت ڤیتامین دی کالسیۆم علبە هەیە لە بازاڕە کە ڤیتامین دی و کالسیۆمی تایە بە 400 مایکرۆ ئەمانە بەکاربێنن تا ئەو ماوەیەی
مانگێک دوو مانگ بزانم پزیشکی ئێسکوشکاوی ئەتوانێت بۆیان دیاریەکات یاخود هەر پزیشکێکی دیکە کە سەردانیەکەن بۆیان دیاریەکات دووبارە تا ئەو کاتەی کە کۆرسی ئەو دەرمانانەی وەرەگرن و لە فەحسی داهاتوویە بۆی دەرەکەوێت بزان ئیسفادەی لێ کردووە ماوێتی یاخود بەردەوام بێ لەسەرەوە وە خواردنانەی کە ڕۆژانە خۆمان بەکاری هێنین وەکو برۆکلی وەکو گوێز وەکو شیر وەکو یێلکە ئەمانەشە ڤیتامین دی و کالسیۆم و ئەو موادانی ڕۆژانەی خۆمانەکەی خۆین ئەوانەشە بە هەمان شێوە داوایان لێکەینەوە کەسانی کە و دەرمانانەی باسمان کرد وەکو درێژخایان بەکارێنن بەردەوام ئەوانە بەکاربێنن. لە بەشەکانی تری بەرنامەکە باسمان لە دەرکەوتنی پوکانی وێستت کرد باسمان لە جیاوازی ژن و پیاوە کرد و بەتایبەتی بڕگەی دووەم بەستای بەدوو بە خانمان کەمتر باسی پیاوانمان کرد. جەنابی دکتۆر یەکێک لەو شتانی کە باسەکرێ ئەگەر چی لە بەشیەکەمی بەرنامەکە باسمان کرد کە نەخۆشی پوکانی ئێسقان نەخۆشیشی بێدەنگە بەڵام هەنێ جارەڵێت دەکرێت ئازاری بەردەوامی پەلەکان و ئازاری بەردەوامی دەست و قاچ نیشانەیەکی پوکانی ئێسقان ئەم قسەی ڕاستە یان نا لە ڕووزانستیەوە ڕاست نییە ئازاری نییە باسمان کرد بەخێر زلوانەیە بە بێتواناییەکەی خۆی وە هەست بکە وەک ئازاری نیە بەس بێتوانایی ئەکرێ نیشانە بێت بەڵێ باشە بۆی کە خەڵک تووشی ئەم نەخۆشیانە نەبێ بەتایبەتی کە باسمان کرد هۆرمۆن ئەو شتێک لەژێتە سەڵاتی خۆمانانیە تەمەن لەژێتە سەڵاتی خۆمانانیە بەڵام وەرزشکردن لەژێتە سەڵاتی خۆمانە دوان لەو شتانی کە لەژێتە سەڵاتی خۆمانە مەسەلەی وەرگرتنی کالسیۆم ڤیتامین دیە ئێمە لە ئەرشیفی چارە دوو بەرنامەی زۆر چاکمان لەسەر ڤیتامین دی کردووە ئەزانین کە ئیتر ئێستا بەرەو مانگی 4 و ئەمانە مانگی 4 تا مانگی 10 هەتاوی کواڵیتی باشمان هەیە هەتا جلە کەمتر لە بەرابێ هەتاوکو هەتاوتینی زیاتر بێت ماوەکی کەمتر تێ بۆی ڤیتامین دی باش وەربگری جارە ڤیتامین دینە بەڵام کالسیۆم هەمومان نزانین باشترین سەرچاوە شیر و ماست و بەرهەمەکانێتی ئەوانەی کە لاکتۆز ئینتۆلەرەنسیان هەیە کە ناتوانن شیر بخۆن چی بکەن؟ هەیە ئێستا شیری لاکتۆز فری هەیە ماستی لاکتۆز ئێستا هەموو شتێ هەیە بەس ئەتوانن لە خواردنی ترە یعنی با بڵێن میوە سەوزەکان گەنم و جوو با بڵێن نان و هین فستق و بندق و یعنی مەزدەری کالیسیۆم زۆر زۆرە ئێمە مشکلمان لەگەڵ سەرچاوە سروشتیەکانی ڤیتامین دیە چکە دی لە زۆر شتانیە بەڕاستی لەبەرەوە کالیسیۆم مۆس پڕپەڕە لە کالیسیۆم یعنی جگە لە شیرەمەنی زۆر خواردنی تر کالیسیۆمی تایە و ئەگەر نەبوو ئەتوانی بە حەبوەریگری هەرچەند زۆر تەشجیع ناکەم حەبی کالیسیۆم وەربگرن چکە هەموو دەرمانەی بەشی خۆی زیانی هەیە بە تایبەت کالیسیۆم بەڵام لە گەنجێتیە ئەتوانی بە خواردنە زۆرەکان بیخۆی مەسەڵەن غەیری شیریش بێ ماست و دۆ و پەنیر و ئەمانە دکتۆریان یاراوی کە ئەوترێ ڕۆژانە 5 پارچەی جیاوە سەوزە و میوەی ڕەنگا و ڕەنگ بخۆ ڕۆژانە چنگێک چەرە ساعت بخۆ جگەلەوەی کە نەخۆشی دڵ و قەبزی و کێشان ئەو پارێزێ لە پوکانی وێسقانیش ئەو پارێزێ بەدڵنیایی چکە مەزدەرێکی زۆر باشی کانزاکانن کە پێکاتەیەکی سەرەکی ئێسقانە ینی ئێسقان بەز لە پرۆتین و کۆلاجین نیە کانزا شێوە بۆی ڕق و تۆڵ و تۆڵ بێ بەرەو ئەمانە مەزدەری کانزان لەبەرەوەی کە شیر لە ئاژەڵەوەیە ئێستا لە کوردستانیش خەڵکی ڤیگەن پێیا بووە کە جەنابەت لە من باشتر زانی ڤیگەنەکان ئەوانن کە هیچ بەرەو بوونیشی ئاژەڵ ناخۆن ئەمان ئەتوانن سوود لە شیری سۆیا وەرگرن بەدڵنیە یەکێکە لە بەدیلەکانی یەکێکە لە شیری باەم و جەماعەتەکەی وەلو لێرە زۆر کەمە بەڵام بەدڵنیایە بێ بەدیل بدۆزنەوە بەڵام ئەکرێنی ئەکرێت بەڵێ لە ڕێگەبرن لە پوکانەوە ئێسقانیان بەتیایەتی بەڵام بەڕەکەی کەمترە و ئێستا حازر دەکرێ و متەقەمەکریانی تەیەکەیت باش ئەی بۆ مەسەلەی لەبەرەوەی کە هەرچی چەندێک کالیسیۆم لە خوێنە زۆر بێ ئەگەر ڤیتامین دی دەبێت ڤیتامین دی کلیلەکەیەکەی کاتەوە لە شووەری ئەگرێ باشە ئەگەر هەرچی چەندێک کالیسیۆمیش بخۆی ئەگەر تۆ ڤیتامین دیەکەەوە نەبێ ڤیتامین دیەکە بەڵێ کالیسیۆمەکە ناچێتە ناو لە شتۆکو خۆت فەرمووت خوێنت هەڵی نامژێ بۆ ڤیتامین دیەکە جگە لە خۆ لە بەر هەتاوان خەڵک دەرمان وەرەگرێ تر ڤیتامین دی بە حەب هەیە بە قەترە هەیە بە دەرزیش هەیە چی بکەین بەدڵنیایە بێ لە پێشازانی بڕی چەند لە نەشایە دوای ئەوەی دیاریت کرد بە پێی ئەوە و هەڵبژاردننی جۆرەکەی بە پێی زەوقی نەخۆشە ئەگەر بە من بڵێ کامیان زۆر باشە من زۆر قەت تەشجیع ناکەم دەرزیەکە وەربگرێ دەرزیەکە زۆر سەوری و فەوریە یعنی با بڵێن بڵەز دۆزە بڕێکی زۆر زۆر کە لای ئێمە زۆر مەڕغۆب نییە ئیلا یەکێ
زۆر کەمی هەبێ ئێمە حەزەکەین بە حەبەکە وەریگرێ و لەسەر خۆ بەرز بێتەوە بەڵام ڕێنمایی تایبەتیێ بەڕێز دەزانی چکە مژینی ڤایتامین دی زۆر نەخۆشیە دەڵێ من 3 مانگی خۆم هیچ بەرز نەبووەوەڵام چۆنی خۆیڵێ وڵاکەی بیرم بۆی خۆم بەس ڤایتامین دی وا ناخورێ ئللا ئەبێ بی خۆی لەگەڵ شتێک چەور بێ یعنی تۆ وەجبەیەکی دەسمە خواردە بێت چەور و تۆڵ یان وەکو یەکێک لە دکتۆرەکان لە تەلەڤیزیۆن بینیم ئەویت بیخەرە سەر زەیتی زەیتون و ئەنجابی خۆرمە بەستی وێ لەگەڵ چەوریا بێ چکە ڤیتامینێکە لە چەوریا ئەکرێتەوە تۆ هیچ نەخواردە بێ ڤیتامینەکە بخۆی لەگەڵ ئاویێتەوە دەرەوە بەرەوە زۆر گرنگە تۆ معدەیەکی پڕ بە خواردنێکی دەسم ئەو کات ڤیتامین دیەکە بخۆی و بە حەب طبعاً هەیە حەبی بۆ ناخورێ ئەتوانێ بە سپراکە و دەرزێکەوە گوتم لەبەرەوەی بڕاکەی زۆرە بۆ یەکێک بەکارێت کە زۆر کەمی هەیە لە ڤیتامین دی عینی وڵاکەی زۆر کەمە دەرەجەکەی لەبەرەوە حەبەکە بە ئەنواع هەیە باش پرسیاری کۆتاییم لەسەر چارەسەرکردنەکەیە بۆ دەستی شاکردنەکە دەوام کردو فیچەرمان بۆ حازرکەن بەڵام بۆ چارەسەرەکەی هەموو نەزانین ئێسقان کەشکە عملاتەکرێ و چاکەکرێتەوە بەڵام وەکو وەکو پزیشکانی پسپۆری جونگە و ڕۆماتیزم و ڕاهێنانەوەی نەخۆشکە ئیتر پسپۆرەکەتان لە پوکان و ئێسقانێکێکراوین کە زۆر کاری تیاکەن ئێوە چی لە نەخۆشەکانەکەن باڵێ یەکەم پێڵێن تەمان وەکو هەموو نەخۆشیەکی تری درێژەخایانی کە بەردەوامە بچکەوە پەیوەندی بە تەمەنەوە هەیە دوو ڕێگا هەیە ڕێگەیەکیان بەهۆی دەرمانە ڕێگەیەکیان بەهۆی تێگەیشتنی نەخۆشەکەیە لە جۆری نەخۆشیەکەی کە ئەم دوانە لە گرنگیە وەکو یەکەن هەرچەند لای ئێمە زۆر خەڵک حەزی لە دەرمانە بەس تێگەیشتنی نەخۆش لە جۆری نەخۆشیەکەی و گۆڕینی لایفستایلی خواردنی تەندروست وەرزشکردن ئەمە بەقەی دەرمان مهمە کە پێمانوت تۆ بەم شتانە باژەبی بەمە خراپەبی ئەوە واجبی خۆیەتی دواتر ئێمە وەکو پزیشک و ڕێنمایەکەمان نایە بۆەوەی خراپتر نەبێ و ڕای بگرێ هەنێ دەرمانی باڵێن کیمیایی موادی دەرمانن بەکاری ئەهێنین ناڵێن ئێسقانەکە چاگە کاتەوە ئەڵێن ترسی پوکانەوە کەمەکات لەگەڵ شکان یعنی دەرمانێ نییە بڵێ کە ئێسقان فشەڵ بوو وەکو گەنجێتی لەیەکە نەخێر بەڵام ڕێژەی چکە کە ئێسقانەکە فشەڵە بێ و ماسوولکەکە پوکێتەوە ئەکەوێ و نشکەوێ قاچی ئاوای لێبێ ئەشکێ یان کۆکەیەکی بە قووە دەکە ئەشکێ ئەم دەرمانانە بەس ئێسقانەکان تۆزی توم و تۆڵەکەنەوە ئەگەر بە زمانێکی شعبی بێڵم ناڵێن کونکون بووە کونەکان پڕەکەنەوە بەڵام زۆر توڵی ناکەن ینی نابێتەوە بە نۆرمال لەبەرەوە و بۆ ماوەی زۆر دوور و درێژ بەکارێنی ینی جەماعەتی حەبەکان کە بەڕێز دوایی لەوانەیەکێک لە ئێوە باسی بکەم تا 5 ساڵەیەن ئەنجا کاریگەری دیارە کاریگەریەکەش چییە؟ لە 1 بۆ 6 ئێسقانەکە گۆڕانکاری لە چڕیەکەیە دروست بووە هەنێ دەرمانی تر هەیە کە خێراتری ژەکەن یان یارمەتی خانەی دروستکەرەیەن ئەمانە خێراترن بەس دەرکەوتەوە کە دەرمانەکانەوە ستێنین پوکانەوەکە دەست پێکاتەوە لەبەرەوە با بڵین ناتوانین لە ساسە ئەتیمات بکەینە سەر دەرمان بڵین ئەم دەرمانە خوات و چاگە بێتەوە ئەڵێن ئەم دەرمانە خۆی بۆ ئەوەی یەکەم زۆرتر نەپوێت چکە لەگەڵ عمرە ئەپوێ دوو چانسی شکانت کەمتر بێ و ڕای بگرین لەبەرەوە دەرمانێک نییە بڵێ من ئەمە خۆم لە 100 ئێسقان بەڵێ دوجار هەر خۆپاراستنەکە باشترە لە چاسەکە ئەوانی کە بۆتان باسکرا هەموو لە پاشخانی زانستی و بۆ خزمەتی ئێوەیە ئەمەنێتەوە سەر دەستنیشانکردنەکە کە بە ئامێرەگەکرە پێوترە دەک ساسکان داوام کردەوە دیسانەوە لە تووڕی پەیامنەران مافی چارێکمان داوەبەرێن بابەتە بۆ باس بکەن و دوای ئەگەڕم خزمەتان بۆ کۆتایی بەرنامەکە بەسپاسەوە بۆ دایکی زانستیمان دکتۆر چیڵن.
برای تشخیص پوکی استخوان روش‌های مختلفی وجود داره. بۆ دیاریکردنی ڕێژەی پوکانەوەی ئێسک چەندین ڕێگای جیاواز هەیە. بڕێک لە ڕێگاکان سوود لە شەپۆلەکانی ئەڵتراساوند دەبینن کە زۆر دروست نین و بە جوانی دەری ناخەن و پێشنیاری ناکەین. بەڵام کەرەستەکانی دێگزا کە تیشکی ئێکسی زۆر کەم بەکار دێن و هیچ مەترسیەکی نییە و تەنانەت ئۆپێراتۆر و بەکارهێنەرەکەش پێویست ناکات جلی تایبەتی لەبەر بکات، چونکە ڕێژەی تیشکەکەی زۆر کەمە و تیشکیش لەسەر مۆرەکانی پشت واتە بڕبڕی پشت بەکاردێت و ڕێژەی تەندروستی ئێسک دیاریەکات. دواتریش لەسەر سمت بەکاردێت و ئەم دوو بەشە ڕێژەی پوکانەوە دیاریەکەن. لە هەمان کاتدا ئەم دوو شوێنە مەترسیدارترین شوێنن کە ئەگەر کەسێک بکەوێت ئەگەری شکانی زۆرە. لە کۆتاییشدا ئێسکەکانی دەست زۆر گرنگن. روش‌های دیگری مثل چەندین شێوەی دیکەش هەن وەکو تیشک و گرافی و ئاسایی و رادیۆلۆژی کە ئێمە بۆ پوکانەوەی ئێسک بەکاری ناهێنین. بەڵام ئەگەر لەمەدا پوکانەوەی ئێسک ببینین واتە ئەو کەسەلانی کەم لە 130 تووشی پوکانەوە بووە و لە 130 چڕی و پڕی ئێسکی لەدەستداوە. بۆیە ڕێگای گۆڵد ستاندارد بۆ دیاریکردنی ڕێژەی پوکانەوە سوودبینینە لە کەرەستەکانی دەنسیتۆمێتریە کە بە ئاسوودەیی ئەتوانن بەکاری بێنین لە تەمەنی سەرووی 65 ساڵ بۆ ژنان و تەمەنی سەرووی 70 ساڵ بۆ هەمووان و لە تەمەنەکانی خوارەوە بۆ ئەوانەی کە ڕیسک فاکتەریان هەیە. بۆ نمونە ئەو ژنانەی کە زووتر لە کاتی خۆی تووشی ئاوەسۆیی بوون یان نەشتەرگەری هێلکەدانیان کردووە یان ئەو پیاوانەی نەشتەرگەریان بۆ کراوە یان هۆرمۆنەکانی زاوزیان لە خوارەوە دەبێت لە تەمەنی خواردترەوە. لەم کەرەستانە سوودەبینین و هیچ مەترسیەکی نییە و ئەبێت 2 بۆ 3 ساڵ جارێک دووپات بێتەوە. هر 2 تا 3 سال یک بار هم باید تکرار بشه. ئەوەی کە گرنگە دەربارەی پوکانەوەی ئێسک دەمەوێت لە کۆتای بەرنامەکە بۆتان باس بکەم لێرە بنووسین. ئەوەی کە زۆر گرنگە بە درێژەی بەرنامەکە تێگەیشت بێتون کوچۆن ئێستا من دەستم بە مرەکەب ڕەنگ بووە. ئەم نەخۆشیەک و نەخۆشی تر مرۆڤ ڕەنگ ناکە، ئازاری نییە، هەستی پێ ناکەی، نەخۆشیەکی بێدەنگە تاکو لە ناکاو دووربا لە گیانی هەموو کەسێک بە تایبەتی لە دایکان و باوکانمانە بە شێوەی شکان دەرەکەوێت. باش ئەوەی کە پرسیارە ئێمە لە پوکانەوەی ئێسکا چ شتێک ناتوانین کۆنتترۆلی بکەین. کۆنتترۆل ناکرێت. ئەمانە بە ڕەنگی سوور ئەنووسین بۆ لەبەرەوەی کە ناتوانین کۆنتترۆلی بکەین. باشە بەڵام کۆمەڵێکی ترمان هەیە لە پوکانەوەی ئێسکا کە کۆنتترۆل دەکرێت واتە خۆمان دەتوانین کاری لەسەر بکەین. یەکەم شت لە ئەو بابەتانەی کە ناتوانین لە پوکانەوەی ئێسکا کۆنتترۆلی بکەین کە باوترین مەترسیشە بۆ کۆنتترۆل ئێسک بریتە لە تەمەن. لەبەرەوەی کە هەتاوەکو مرۆڤ لە تەمەن ئازاتر بەرەوسەرەوە بچێ ئەگەری دەرکەوتنی پوکانەوەی ئێسک زیاترە بێ. بەڵامانە ئەوەنی هەر کەسێک چووە تەمەنەوە تووشی پوکانەوەی ئێسک ببێت. بەرامبەر تەمەن یەکێکرە بابەتانەی کە ئەکرێ کۆنتترۆل بکرێت و ئەکری یاریدەرێکی باش بێ لە ڕێگەگرتن لە پوکانەوەی ئێسک بریتە لە وەرزشکردن. لە وەرزشکردنە ئەکرێ وەرزشانە بێ کە پێوتێ وەرزشە هەواییەکان. وەرزشە هەواییەکان کە بریتین لە وەرزشانەی کە پێڕۆشتنی خێرا و پاسکیل و شاخڕەوی ئەمانە دەکرێت هەم ماسوولکەکانی مرۆڤ
پتەوکەن و هەم ئێسکی پتەوکەن و هەم ڕێگر بن لە نەخۆشەکانی دڵ و جۆری دووەمی شەکرە و 12 جۆری شێرپەنجە و جگەلەوە هەندێک وەرزشمان هەیە کە پێی دەوترێ وەرزشەکانی قورسایی یاخود وەرزشەکانی تند ئەوانەی کە تێیدا دەکرێت هەم لە ماڵەوە بکرێت وەرزشی تاباتە یاخود لەناو هۆڵەکانە بکرێت کە ئەو وەرزشانن کە دەکرێت بەهۆیەوە مرۆڤ ئاب ماسوولکەکانی پتەوکە مەرجی هەموو بە پاڵەوانی لەرجوانی بەڵام پێویستمان بۆیە کە تۆزێک ماسوولکانمان تونگ و تۆڵ و پتە بکەین. یەکێکی تر لەو بابەتانەی کە ناکرێت ڕێگەی لێ بگرین بریتێ لە مەسەلەی ڕەگەز بابەتی ڕەگەز لەبەرەوەی کە خودی ئەوەی کە مێبوون خانم بوون ژن بوون ئەگەری توش بوون بەم نەخۆشیە زیاد دەکات لەبەرەوە خانمان زیاتر لەبەر مەترسی توژونە بەم نەخۆشیە بەڵام بەرامبەر بەوە لە مەسەلەی ڕەگەزە مەسەلەی خواردنمان هەیە کە خواردنی یەکێکە لەو بابەتانەی کە خانمان بەڕاستی کۆنتترۆلەکەن چکە لە ماڵەکانی ئێمە خانمان خواردن لێنێن لەبەرە زۆر گرنگە بۆ خانمان و بۆ پیاوانیشکە ڕۆژانە 5 پارچەی جیاواز سەوزە و میوە بخۆن و هەر پارچەی ڕەنگێک بێت و هەر پارچەی بەقەر مشتێک بێت و جگەلەوەش ڕۆژانە چنگێک چەرەس بخۆن چەرەسەکە ئاکرێ علی بابا بێ ئەکرێ گوڵە بە ڕۆژە بێ ئەکرێ فستق بێ باەم بێ و هەتاوەکو کۆتایەکی کێوە لە من باشتری زانن وە خۆتان نەزانن کاڵ باشترە لە برژاو بێتان باشترە لە سوێر و ترش و جۆرەکانی تر. یەکێکی تر لە بابەتانەی کە ئەگەری مەترسی توش بوون بە پوکانەوەی ئێسک زیادەکە بریتیە لە سووڕی مانگانە و سووڕی مانگانە بابەتێکە کە لە ژێر دەسەڵاتی هیچ کەسێکە نییە لەبەرەوە سووڕی مانگانە ئەو خانمانەی کە بە تایبەتی لێ ئەچنەوە لە سووڕی مانگانە ئەگەری توژنەوە بەم نەخۆشیە زیاترە و ئەو خانمانەش کە لە ناو سووڕی مانگانیان یان لە تەمەنی سکوزان کە بە شێوشی گشتی لە 15 هەتاوەکو 45 ساڵی ئایا مەترسیان کەمترە بەڵامەوانی کە زیاتر ئەچنە تەمەنەوە ئەگەری نەخۆشیەکان زیاترە بێت باشە چی بکەین بەرامبەر بەمە بە تایبەتی بۆ خانمان تەواوکەری خۆراکیمان هەیە کاڵێن تەواوکەری خۆراکیمان هەیە بریتە لەوەی کە ئەوەی کە لە هەمووی باوترە ناو خانمانە ئەیزان بریتە لە فۆلیک ئەسید بەڵام جگەلەوە هەندێکمان هەیە کە کانزا و ڤیتامینەکانیش تەواوەکات هەم بۆ پیاوان گرنگە هەم بۆ خانمان بەڵام بۆ خانمان گرنگترە بەڵام تەواوکەری خۆراکی لەگەڵ سیستەمێکی خواردنی تەندروستە لەگەڵ بوونی وەرزشێکی باشە اینجا دەکرێت تەواوکەرە خۆراکیەکە سوودی هەبێت بۆ مرۆڤ و یارمەتی باکە پوکانەوەی ئێسکی کەمتر بێتەوە جگە لەمانش کە باسکرا یەکێکی تر لەو بابەتانەی کە دەکرێت کۆنتترۆل بکرێت و لە هەردوو لە دەتوانین دابنین بەڕاستی من لە لای کۆنتترۆلەکە دایم کە بریتێ لە پشکنین بۆ ئەم بابەتە زۆر گرنگە بۆی کە بتوانین نەخۆشیەکە لە سەرەتاوە دەستنیشانی بکەین بەڵام وەرگرتنی چارەسەر وەک میوانی بەرنامەکە ئاماژەی پێدا تەنها ئەوواکە کە پوکانەوەکە ڕاگری ئێسقانەکە ناکاتەوە بە ئێسقانێکی ساخ لەبەرەوە تکایەگاتان لە خۆتان بێت و ئەمانی کە باسکرا زۆر ئاسانە بووی کە ڕێگە لەم نەخۆشیە بگرین. ئەلێرە ئەمەڵقەی چارە دەربارەی پوکانەوەی ئێسق تەواو بێت خوددار بێ هەفتەی داهاتوو دێم و خزمەتان بۆ کۆتا بەرنامە لەم زەمبیلەی چارەیە کە تایبەتە بە تیشک گرتن کەی تیشک بگرین سوود و زیانەکانی تیشکە جیاوازەکان چیە بۆ مرۆڤ هەم لە مناڵ و هەم لە گەورەیە هەتاو کاتە هیوادارم خەت پێویستان بە دکتۆر نەخۆشخانە و دەرمان نەبێت ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری ئیداری دەستگای میدیای کورسا قوڵ فەرمونون شەو و شەوگەرتان شاد و خواتان لەگەڵ